دابەشکردنی دەسەڵاتی خۆجێیی پارێزگاکانی هەرێم لەسەر چ بنەمایەک دەبێت؟ ئایا پارتی دەتوانێت لایەنەکانی دیکە پەراوێز بخات لە دابەشکردنی دەسەڵاتە خۆجێیەکانی پارێزگای هەولێردا؟ بۆچی پارتی داوای هاوڵویستی دەکات لە بەغدا بەڵام ئامادە نییە لە دابەشکردنی پۆستەکانی پارێزگای هەولێردا ئەم بنەمایە جێبەجێ بکات وەک سەرۆکی لیستی یەکێتی دەڵێت؟ لە بەرامبرشدا لە کاتێکدا لایەنی براوەی یەکەم لە پارێزگایەکدا بتوانێت ڕێژەی یاسایی بەدەست بێنێت بۆ پێکێنانی دەسەڵاتی خۆجێیی، بۆچی ناچار بکرێت دەستبەرداریە مافەی ببێت؟ کە لایەنە سیاسەکان بانگەشەی ڕێزگرتن لە دەنگ و سندوقی هەڵبژاردن دەکەن، بۆچی پێکێنانی دەسەڵاتی خۆجێیی لە پارێزگای هەولێر لەسەر ئەم بنەمایە بە تاکڕەوی وەسف بکرێت؟ تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05